زۆر باشە دکتۆر باسی بینەوە سەر وەڵامی پرسیارەکەی باسی ئۆفەرەکانی ڕەمەزانم لە بۆ بکات ستان کرد بۆ ئەو مانگی ڕەمەزانی پیرۆزە. بەڵێ یەکەم جار کو ئەو متمانەی ئەو دکتۆرانم بەدەستینە بەڵێ لە منەوە تەمەشایان دەکرد ئەمن بڕیارمدا گوتم مانجی ڕەمەزانێ لۆ یەتیمانی شێ دەکەم یەک دیناری نادەما عائیلەی خۆم بە موچێ حکوومەتیشمەوە هەمووی دەکەمە خێر لە ناو خەستەخانێ ئەمن یەک مانگان 11 ماگان ئیشێ دەکەم لۆ ماڵمدان با مانجی ڕەمەزانی ئیشێ بکەم لە بۆ نەخۆشە فەقیرە هەژارەکان لە بۆ یەتیمەکان بڕیارمدا سەتاسەتی داهاتی خۆم کە داهات لە چێن دەردێ مەزاری داهاتەکانی من چیە من موچەکەمێ سەری 2 میلیۆنە لە حکوومەتی هەر نەخۆشەشی بە 5,000 ببینم 4,000 خۆمە 1,000 خەستەخانەیە ئەو عملیاتی سوغڕای کە لە عیادەی بکەم سەتادەی خەستەخانێ سەتانەوەتی خۆمە هەر عملیاتەکی بکەم نسبەکی خەستەخانی نسبەکی خۆمە ینی داهاتی ماگانم فەزلی خوایە سەروی دەفتەرەکە داهاتی ماگانەی من وەکو دکتۆر دلێ سەروی دەفتەرە دۆلار داهاتمە زۆر جارە کە دەرێت ئەو پارە زۆرەی بەزەم لەو پارە زۆرەی کمتر لە 20 دووارەقەی دەدەمە خێرزان و منداڵەکانی خۆم کە بەشیان دەکا بە هایلایف بژین بە ژیانێکی ئیسراحەت چکەم قەنەعەتمە خەیرکم خەیرکم لئەهلیه بەڵام معنای ئەوە نییە کوڕەکەی من بە پارەی من بچیتە سەفەری ئەوروپای بکە بە من ئەوە گەمژەییە بەڵام ئەمن کوڕەکەم ژیانێکی ڕەفاهیەتی هەیە کە کوڕی دلێریە نابی بە فەقیری بژیتن نابی وەچی من لە کولێ بیتن پارێ لە بەرچ نەبی لە فەی بخوا بەڵام نابی پارێشی ئەوەندە زۆر لە کن بیتن بلا ڕێی بکاتن لێکە کوڕەکانی من موچیان هەیە هەموو مانجێ موچیان 500,000 تەڵەبەنە گوتیتم هەر کاتێک ژنت مارە کرد 700 دەبێتە 750,000 ژنت گۆستەوە دەبیتە ملیۆنێک موچەکە لەکنە من حڕیشم کردینە ژنێ بینن و سەکەنت لەسرە منە خانیت لەسرە منە و 20 مسقال زێڕیشت لەسرە منە نەگیانێکە برێ دەبمە بوشی دکتۆر لێری 1000 مسقال زێر 500 مسقال زێر یعنی ژیانێکی طبیعی و بەبێ ئەوەی کە احتیاجاتی مادی ببیت چونکە من منداڵەکان وەکو چای خۆم خۆش دەوێتن دوو کوڕم هەیە هەردووچەند لە طبن یەک لە عامە یەک لە سەیدەلیەیە ئەوەی سەیدەلیە ئەسنان وەری دەگرت بەس بەخۆی حەزی لە سەیدەلی بۆ هەر لە منداڵیەوە دەگوبا بە حەزم لە سەیدەلیە ئیدی حەزم کرد ڕەغبەتی خۆی دەور دەبینیتن و خێرزانیشم موچەی لەکەن حکوومەتی چەندە ئەمە زیاتری دەدەمێ و خانمی ماڵمە گەورەی ماڵمە پەروەردەکەری منداڵەکانمە و نایلم ئەسڵەن هیچ محتاج ببن کە واجبمە ئەمەوە چاکە نییە بەڵام باقی ئەوەی چونکە ئەمە زۆر مادی دەبم ئەم ڕۆژێ 10 ساعات زیاتر ئیشێ دەکەم عملیاتێکی زۆر دەکەم لۆیەکە ئەمن داهاتەکان دێخمەوە ناو خەستەخانەی مقابل لەوەی کە میهرەبانیم دروست کرد یەک پشکم لە خۆم دانەنا یەک موچەم وەرنەگرتیا تا ئێستا و لە داهاتوش موچێ وەرناگرم یەکە مدیر عامی خەستەخانەیمە بەبێ موچەی من سەفرە و لەگەر ئەوەشدا هەرێک ئیقالەی کرد دێتن ئەمن پارەکەی دەدەینەوە و پارەکە زیاتر لە 500 کەسی قالەی کرد ئەو 275 کەسی قالەی کرد لە پارەی خۆمەکەەوە ئیش دەکەین دایاندەینەوە دایانکەینەوە پشتی ئیستثماری